لە ڕۆژی دادپەروەری گیانیدا و هاوکات 20 ساڵ تێپەڕبوون بەسەر دامەزراندنی دادگای تاوانی نێودەوڵەتی. کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە داوا لە دەسەڵاتدارانی کورد دەکات فشار لەسەر حکوومەتی عێراق دروست بکەن بۆ ئەوەی ببێتە ئەندام لەو دادگایە و سکاڵاکان لەبارەی جینۆسایدەکانی کورد و کیمیاباران لەو دادگایە یەکلای ببێتەوە. بۆ ئەوەی جارێکی تر جینۆساید و دووبارە نەبێتەوە پێویستە عێراق بۆ دڵنیاییکردنەوەی خەڵکی کوردستان و کەمایەتی ئاینی و مەزهەبیەکانی ئەم وڵاتە بە پەیماننامەی ڕۆماوە پەیوەست بێت و بێتە ئەندامی دادگاکە. لە یادی 20 ساڵەی بڕیاری پێگەێنانی دادگاکە و 16 ساڵی دەست بەکاربوونی ئەو دادگایە و ڕۆژی دادپەروەری جیهاندا داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەند بۆ ئەوەی پەیماننامەی ڕۆماوە واژۆ بێت و بێتە ئەندامی دادگای نێودەوڵەتی. داوا لە دەسەڵاتدارانی کوردستان داواکارین بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەنە یەکێک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان و لە دانوستانەکانیاندا لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق لەگەڵ لایەنە عێراقیەکان و سازشی لەسەر نەکەن. بەهۆی ئەندام نەبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی هیچ سکاڵایەک لەبارەی جینۆسایدەکانی کورد و گەلی عێراق لەو دادگایە وەرنەگیرا و تۆمار نەکراوە کە ئەماش بە زیان بۆ سەرکەیسەکانی کورد لە ئاستی نێودەوڵەتیدا دەشکێتەوە. سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان فشار لە دەوڵەتی عێراق بکەن بۆی بچێتنە ئەم ڕێکەوتنامەوە هەتا بتوانین ئێمە سەرانی تاوانباری کە تاوانبارن بە دۆسیی هەڵەبجە و ئەنفال و سەرجەم سەر خوێن ڕێژەکانی کوردستان و عێراق بە دادگای بکەن و خەڵکیش داوای قەرەبوو مافی خۆی بکاتەوە. شارێکی کیمیاباران کراوین، شارێکی جینۆساید کراوین، تاوانێکی نێودەوڵەتیمان بەرامبەر کراوە. ئێمە زیاد لە هەر شارێکی تر زیاد لە هەر شوێنێکی تر داوای عەدالەت و داوای بەرقەراری یاساکەین. کۆمەڵێ ئەو لایەنانەی کە دەستیان هەبوو لە جینۆسایدکردنی شارەکەی ئێمەیە چ کۆمپانیا بێت چ دەوڵەتان بێت ڕەنگە کۆمەڵە شەخص لە پشت ئەم حاڵەتانەوە بن هەتاوەکو ئێستا بە دادگایی نەگەیەنراون هەتاوەکو ئێستا دادپەروەری بەرقەرار نەبووە. ئێمە وەکو هەڵەبجەیەکان داوای بەرقەراری یاسا و دادپەروەری و عەدالەتەکەین و ئەو مافە زەوتکراوەمان بۆ بگەڕێتەوە هەر هیچ نەبێ تاوانباران کۆمپانیاکان و کەسانە بە دادگایی بگەیەندرێن بۆی ڕۆحی شەهیدەکانمان ئاسوودە بێت. دادگای تاوانی نێودەوڵەتی ئامرازێکی گرنگە بۆ ڕێگرتن لە ئەنجامدانی تاوانی جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی و جەنگ و تاوانی دژمنکاری هاوکات بە دادگا گەیاندنی بکەرانی و ڕزگار نەبوونیان لە سزادان. ئەوەی جێگەی نیگەرانی کە سوکاری قوربانیانی کیمیاباران و ئەنفەلکراوانە تا ئێستا لە ئاستی گیان و لە ڕێگەی دادگای تاوانی نێودەوڵەتی هیچ نەکراوە بۆ سزادانی ئەنجامدەرانی تاوانکاریەکان بەرامبەر کرد و هاوکات قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.